هەموو جارێک من جملەیەک تۆ شتێکم پێڵی لە مەسەلەی کاکێشانە دەڵێ سوڕانەوەی کاکێشان لەبەرەوەی باسی یاسا و ڕێسا فیزیایەکەمان کرد کە دەبینی زەوی دەسوڕێتەوە شتی دیکەشەیە دەسوڕێتەوە هەم کاکێشان هەموو جارێک ئەو شتە بۆ من باسەکەی حەزەکەم سەش بۆم باس کرد وەکو تۆتە دیاردەگەردونیەکان ڕێسا و ڕێخستن و با بڵێن ئۆردەری تایبەت بە خۆیانیان هەیە بەپێی ئەو هاوکێشە فیزیایانە یاخۆ بەپێ ئەو توێژینە و زانستیانی کە دەرکەوت و زانراوە کە ئەم گەلە ئەستێرانەش لە شوێنی خۆیاندا چەندین جوڵەی سەیر و سەمەرەیان هەیە بەڕاستی ئەوەی کە بۆ من زۆر جێگای سەرنج و زۆر جێگای تێڕامانەوەیە کە مەسەلەی سوڕانەوەی لانیکەم بۆ من سوڕانەوەی گەلەستێری کاکێشانە بە دەوری خۆیە یەک فڕێی کامل لێیە لە چەنە لە 230 میلیۆن ساڵ جارێک یەک فڕێی تەواو لێیە بە دەوری خۆیە 230 میلیۆن پێچێت تاکو فڕێک تەواوکە 230 میلیۆن ساڵی پێچێت تاکو فڕێتەواوەکە ینی بیر بکەرەوە تۆ آخر جارکە فڕێکی تەواوی لێیەوە گەشتە لەم شوێنەی ئێستاە بووە 230 میلیۆن ساڵ پێش ئێستا بووە بە خێرایی چەند لە کات ئەمە لەوە سەرترەوەی کە بە خێراییەکی یەکجار زۆر سیر ئەڕوات لە چرکەیەکە 230 کیلۆمەتر ئەڕوات لە یەک چرکەیە 230 کیلۆمەتر 230 کیلۆمەتر ئێرە بۆ سلێمانیە هەولێر بۆ سلێمانی نازانم لەوانەیە لە 200 کیلۆمەترێکا بێ ینی تۆ بەو مەسافە ئەگەر من ئێستا لێرە دانیشتوم ئەوە دۆ چەند چرکێکیشکە لە شوێنێکیشکە لە سلێمانی بەو دووریە ینی تقریبا زیاتریان کەمتر نازان بزە بەس دووری ئێرە سلێمانی چەندە لەوانەیە 200 کیلۆمەتر زیاتر ئەمە لە هەولێرین بەڵام سەیرەکە لەوەیە کە ئەم هەموو خێراییە ئەڕوات لەگەڵ ئەوەشە 230 میلیۆن ساڵی پێچێ اینجا یەک فڕی تاو لێە ئەمە پێم وایە لانی کەم تێگەیشتنێکی کەم تەیاتێ بۆی کە تێبگەی لەوەی کە حەجمی ئەم تاکە گەلە ئەستێرەیە کە یەکێکە لە گەلە ئەستێرە ئاساییەکان تا ڕادێکێنی گەلە ئەستێری زۆر لەوە گەورەتریش هەیە لە ناو ئەو چەندین میلیارد گەلە ئەستێرەی کە زانراوە ئەوەندە خێرایە 230 میلیۆن ساڵی پێچێ